مامۆستا دەمێ بزانم هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی یاخود حاڵەتەکانی تۆند و تیژی خێزانی بۆ چێگەڕێتەوە. ئێوەش باش زۆر سپاس بۆ میوانداریە. خۆی دەتانی بڕی زیاتر لە هۆکارێک هەیە بۆی کە تونند و تیژی خێزان دروستبی. هۆکاری ئابووری دەوری هەیە، هۆکاری کۆمەڵایەتی، هۆکاری دەرونی، جاری وا هەیە هۆکاری سیاسیش دەوری هەیە. هەرێک لەو هۆکارانە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر ئەندامانی خێزان هەیە. یان یەکێک لە ئەندامانی خێزان بە شێوەک لە شێوەکان ڕووی ئابووریەوە کێشەی دارایی هەبوو یاخود تەواوی خێزانەکە کێشەی ئابووریان هەبوو، بەتاکید ڕنگدانەوەی یاخود لێکەوتەی خراپی لەسەر ئەوانتر دەبیتن، یاخود لە ڕووی دەرونیەوە یەک لە ئەندامانی خێزان کێشەی دەرونی هەبی یاخود نەخۆشی دەرونی هەبوو، بەتاکید ئەوانتریش پێوەی ماندی دەبن، پێوەی سەرقاڵ دەبن، وای لە دێ جاری وا هەیە ڕەفتاری توندوتیژ دەکا بەرامبەر ئەوانتر، ڕق و چینە و یاخود هەر کاردانەوەیەکی وا دەکاتن هەم لە ڕووی ڕەفتار هەم لە ڕووی ئەوەی کە بەدەو دێڵێ، یاخود مەسلەی سیاسی جاری وا هەیە کاریگەری هەبووە لەسەر ئەندامانی خێزان لە نێوان مناقەشاتی سیاسی، لە نێوان خوشک و برا، لە نێوان برا و برا، لە نێوان باوک و کۆڕ، زیاتر ئەوەش حاڵەتی وا ڕوویدایە کە زۆرێک لە جۆرەکان توندوتیژی یاخود ڕق دروست دەبێت لە نێو ئەندامانی خێزان. هەمووشی دەگەڕێتەوە بۆ پەروەردەی هەڵی خێزان یاخود لێک تێنەگەیشتنی هەڵی خێزان، جگە لە پرسە دەرونیەکە و باسە دەرونیەکە، ئەگەرنا شتێکی وانە کە وا بکرێ یاخود وا پێویستبی وا بخوازی کە تۆ کێشەی دەرونیت هەبی یاخود توندوتیژبی لە ناو ئەندامانی تری خێزان کە لە یەک ماڵ دەژین و بەیەکەوەن و پێویست ناکە ئەوەندە ئەندامانی خێزان شتێکی وا بکەن توندوتیژ بن، وا کاریگەری لەسەر ئەوانی تری شەبی و تایبەتی لەسەر بچووکەکان ئەوانی کە ئەندامانی خێزانن بەڵام تەمەنیان بچووکترە لەوان، کاریگەری نەرێنی خراپی لەسەر ئەوان دروست دەکات هەم بۆ ئێستایان و هەم بۆ باس لە کاریگەریەکانیش دەکەین لەسەر ئەو کەسانی کە لە پاشە ڕۆژدا یاخود ئەوانی کە توندوتیژیان بەرامبەر کراوە لە پاشە ڕۆژدا و لاینتەدا چیان بەسەردە. بەڵام دەمێ بزانم ئایا مەرجە هەر کەسێک کە گرفتێکی هەبوو ڕاستەوخۆ توندوتیژی ئەنجامدا بەرامبەر بە کەسە نزیکەکانی خۆی وە زیاتر ئەو کەسانی کە توندوتیژی خێزانی ئەنجام دەدەن یاخود چ شتێک دەچێتە بابی ئەوەی کە توندوتیژی خێزانی پێ بوترێ؟ بەڵێ نەخێر مەرج نییە، بەڵامی ترەوە ئەمە وەکو ڕەفتارێکە لای ئەو ئینسانە قەدی پێوە گرتووە لە کردەوەکانی، لە گفتارەکانی، لە قسەکانی، لە شێوازی مامەڵەکردنی، بۆ شێوەیە قەدی گرتووە کە ئەم وا دروست بووە پێک هاتووە کە زۆر جار وا دەزانی ئەو زۆرە توندوتیژە بەکارهێنانی ئەو قسە ڕقانە، ئەو قسە ناخۆشانە، ئەو ڕەفتارە ناخۆشانە ناشیرانە بەسەر ئەندامانی تری خێزان واتە زۆرێک لە باوک سالاریان، دایک سالاریان، برا سالاری هەر ناوەچی لێ دەنێ کە هەرێک لە ئەندامانی خێزان دەگرێتەوە. ئەوەی کەسێک کە ڕەفتاری توندوتیژ دەکات ئیتر هەر کامیان بوون وا دەزانی ئەمە زۆرێکە لە سوڵتا لە سیادەکردن لە قیادەکردنی خێزان بە شێوازێکی توندوتیژ نەک بە شێوازی گفتوگۆ و دایالۆگ و لێک تێگەیشتن و حیوار و ئەوشتانە، بە شێوازی هێز یاخود ئەنجامدانی یاخود هاوارکردن یاخود ئەنجامدانی کارێک یان لێدان لە کەسێک لە یەک لە ئەندامانی خێزان باوکەکە لە کوڕەکە دەدا، لە دایکیان دەدا یاخود لە خوشتی دەدا، کوڕ برا لە خوشتی دەدا، ئەو شتانە زۆر دەدا. ئەوشتان هەمووی وایە کە واز بکات کە ئەوە دەسەڵاتدارە و ئیترەوە ڕەفتارێکی توندوتیژ ئەنجام دەدا. ئەگەر چی کە قسە لەگەڵ دەکەی ئەو دان بەوە نانێک ئەو ڕەفتاری توندوتیژە دەرێ ئەمە پێویستە وا بین، دەبی تند بین لەسەریان، دەبی وا بکەین وا بچین، ئەگەر وان نەکەین کۆنتڕۆڵی خێزانە دەست دەدرێ، ئەنی بیان و دەهێنێتەوە بۆ ڕەفتارە توندوتیژەکان و بۆ گفتارەکانی. کاتە دەتوانین ئەمە بەستنی و بە دوو بابەتەوە، یەکیان هەم کللتور وای کردووە کە توندوتیژی ڕوو لە زیاد بوون کە یاخود توندوتیژی خێزانی زاڵ بێت لە ئێستادا و لەگەڵ ئەوەدا من پێم خۆشە جارێ وەڵامیان پرسیارم دەست بکەوت دواتر پرسیارێکی دیکەشم هەیە هەر سەبارەت بۆ بابەتی کە باست لێوە کرد. توندوتیژیەکان تەنها خۆی لە چوارچێوەی لێدان زەبر و زۆنگدا دەبینێتەوە یاخود قسە پێوتن و توندوتیژی ڕۆحیش بەڵێ بەتەکید توندوتیژی تەنها بریتینە لە ڕەفتارێک یاخود ئەنجامدانی کردارێک بە شێوەیەک بەرامبەرەکەت ئازار بدەی یان برینداری بکەی یاخود لێی بدەی بە شێوەی لێدان لە ڕووی جەستەییەوە. جاری وا هەیە شتێکە پێی دەڵێن شەڕی دەرونی. شەڕی دەرونی خۆی لە خۆیدا
توندوتیژە بەرامبەر کەسێک دەکەی بەڵام ئەوە هونەرە ینی فەنە هەموو کەس ناتوانین لی نازانی هەموو کەس شەڕی دەرونی زۆر ناخۆشتر لەوە ئیتر بە توانزە بە تعلیقا بە کۆمەڵە قسەیەکە بە شتێکە کە ئەو تەواو پێی تێک دەسی زاری وایە چەندین ڕۆژ لە دڵی دەمێنێ ئەو کەسەی بەرامبەرت هیچ شتێکی وا ناکەی کە ئازاری دەستەی بدەیت تەنها بە چەند ڕەفتارێک ناڕاستەوخۆ یان شەڕی دەرونی لەگەڵ دەکەی بە جۆرێک بێزاری دەکەی وای لێ ئەو ڕێئەکشنی دەبی ڕەتفعلی خراپی دەبی کاردانەوەی خراپی دەبی بەرامبەر شتەکان هۆکاری ئەوەی کە ئەو کاردانەوەی هەبووە تۆی تۆ مەبەستم درەم تۆ مەبەستم ئەندامەی خێزانێکە ڕەفتاری توندوتیژ دەنوێنی ئەوە کە وا دەکاتن ئەوانی تر بتەقنەوە بەدەمی یاخود ڕەفتارێکی وا بکەن کە کاریگەری نەرێنی خراپی هەیە ئەو کارەکەی ئەو کەسەیە کە ئەو ئیشەی ئەنجام داوە ینی ئەوە نیە بڵێ کەسەکە خۆی بی لەوانەیە کەسێکی سالم و بێکێشە و بێگرفت بی بەڵام هێند ئیزعاجی دەکەن بە شەڕی دەرونی بە ناڕەحەتی دەکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحیەوە وای لێ دێ ڕۆژێک دەتاقێتەوە بەدەم ئەوانی تریش ئەویش وای لێ دێ کەسێکی وا تون دەردەچی هەندێک جاریان هەندێک حاڵەت باش کە مامۆستا باست لەوە کرد کە هەندێک کات کەسانێکن کە توندوتیژی ئەنجام دەدەن باس لەوە دەکەن ئەگەر بەو شێوازە نەبێ ئەگەر ئەو زەبرۆزۆنە بەکاردێنرێت ئەوە ڕەنگە ئەو عایلەیە خود ئەو خێزانە کۆنتترۆل لە دەست بدەن کەواتام هیچ پەیوەستە بە کللتور و دابوونەریتەوە ئەگەر باس لە کللتور و دابوونەریتی کوردەواری خێزانە کوردەواریەکان کەلارێم بەڵێ بە پلەی یەکەم ئێوە بەڵێ بەتەکیید لەبەرەوەی تۆ دەزانی شتێکە ناوی دین ئاین هەروەها یاسا هەروەها دابوونەریت هەرسێکیان تاواکەریەکن یاخۆت هەرسێکیان بوونی هەیە لە نێو کۆمەلگا ئەگە بەراوردی بکەین کۆمەلگەی کوردی لەگەڵ کۆمەلگەی عەرەبی لەگەڵ وڵاتانی دراوسەیە لەوانەیە توندوتیژی ڕێژەی ڕادەی توندوتیژی ئێمە نارێم لەوان باشترین بەڵام لە زۆر شوێن لە هەندێک شوێن توندوتیژی ئەوەترە بۆ ڕادێنیە ئەوەی کە لە سوشال میدیا باز دەکرێت ئەوە تەنها بەز نییە ئەوەی کە لە ڕاگەاندن باز دەکرێت لە تیڤی و لە شاشەی تیڤی زۆر شتی تر هەیە لە ناو ماڵەکان دیوی شارەوە ئەو دیوی پەردە هەیە زۆر شت هەیە کە ئەمە نایبیستین نایزانین ئاگاداری نین یانێکە بە بەراوردی خۆمان لەگە وڵاتانی ئەفغانستان و پاکستان و هیندستان و وڵاتانی هەندێک لە وڵاتانی عەرەبی بکەین لە وڵاتانی خەلیج یاخود لە هەندێک وڵاتانی تر کە زۆر ڕێژەی توندوتیژی زیاتر لە بەراورد لەگەڵ ئێمەش لێ بێبەش نین بەتاکید دابوونەریت بەسەرمان زاڵە دابوونەریت بەسەر ئاین زاڵە دابوونەریت زاری وایە بەسەر یاسا زاڵە سەروی یاسایە سەروی ئاینە یاخود بە ناوی ئاین یاخود بە ناوی تۆڵەسەندنەوە دابوونەری تەواو بەسەر ئەندامانی خێزان زاڵە کاتێکی زۆری دەوێت تاکو ئەندامانی خێزانوا تێ بگەیندرێن کە دابوونەریت شتێکە لە دێرزەمانەوە لە باو باپیرانەوە هەبوو بەڵام پێویستی بە نوێکاری هەیە پێویستی بەوە هەیە تۆزێک ئاسانکاری تێدا بکرێت تۆزە گۆڕانکاری تێدا بکرێت تەنها ئەوە نەبی کە قەدی گرتووە باو باپیرانمان چۆن ڕۆشتنی ئێمە شەروابین هەندە کەسێ بە شانازیەوە ئەو قسەیە دەکەن دەرێ باو باپیرانم لەگەڵ ئافرەت وا بوون لەگەڵ خێزان وا بوون ئێمە ژوا دەبین باش کەواتە ئەوە ئەو بیرکردنەوەی ئەو بۆ چوونە زۆر هەڵەیە پێویستی بە گۆڕانکاری یاخود دەستقیبوون هەیە زۆر باشە مامۆستا یاسر کەواتە چ شتێک زیاتر شەرعێت بە توندوتیژی خێزانی دەدات نەبوونی دارایەکی سربەخۆ لەلایەن ژنانەوە ژنانی ماڵەوە و لەگەڵ نەبوونی ئازادیە یاخود دەستەبەرکردنی مافەکانی منداڵە بەڵێ بەتاکید ئەگەر سەری وڵاتانی پێشکەوتوو بکەین وەک ئەوی دەبینین و ئاگاداری هەمووتان دەزانن ینی لە ڕووی داراییەوە ئەندامانی خێزان هەرێکیان دارایی سەرەوە خۆی هەیە ینی دایک بە زیاد ئیش دەکا باوک بە زیاد ئیش دەکا خۆر کەس ئیترە کەسەوە بەخۆی ڕەنگە دوجار لە ماڵێکدا کۆ دەبنەوە لەسەر سفرەی خوانیان خۆ لە ڕۆژانی پشوو بەڵام لە کاتی ئیش و ئەرکە هەر کەسە بەلای ئیشی خۆی دەچی و ئەوەندا کاتیان نابی دانیشن لە مەقاڵێ سەرقاڵی دروستکردنی گرفت و کێشە بن لەبەرەوەی لە کات لە دەروەن ماندوون سەرقاڵی ئیش و کارن سەرقاڵی دەوامن ڕەنگە دەرفەتی ئەوان نەبی یاخود کاتیان بۆ ئەو نەبی هێند گرفت بنێنەوە لە نێو خێزان جاری وایە ڕادەی توندوتیژی کەمترە لەوێ لە هەندێک شوێن بەتەکید ئەگەر خانمان ئەوە چناڵی دارایی تایبەتی خوان هەبی یاخود ئیشی خوان هەبیتن ڕەنگە پیاوانیشن دەلۆدێکی زۆرە نەخەنە سەری لە ڕووی دەرونیەوە تەئسیری زۆر هەیە لەبەرەوەی وەک باسم کرد سەرەتا ئاماژەم پێ کرد مەسەلەی دارایی زۆر جار وا دەکا پیاوان بتەقنەوە بەرەو ڕووی ئەندامانی تری خێزان ئەو کاتێک کە هەست دەکەن کۆنتترۆلی دارایی یاخود ئیدارەی داراییکردنی ماڵەکەیان پێ ناکرێت بە جوانی بە تەواوی لۆدیان لەسرە لە ڕووی دارایی لە ڕووی ئابوووریەوە
ئەو پارەیە و ئەو موچەی کە وەری دەگرن بەشیان ناکە بە تایبەت لە وەزعی ئێستای ئێمە کە هەموو دەیزانین چۆن بە زەحمەت تێدەپەڕین ئیتر لەلایەک تۆ قەیرانی دارایی لەسەر لەلایەکیش قەیرانی خێزان و قەیرانی پەروەردەکردن و تەنانەت هەمووی ئەوانە زۆر باشە ئەوەی کە توندوتیژی ڕووبدا لە نێوان دامانی خێزان باشە مامۆستا یاسر دیارە دەوترێت دروستکردنی منداڵ و لەگەڵ ئەوەدا منداڵ کە تێکەڵی کۆمەلگا دەبێت یاخود وێنا و ڕوئای خێزانێک خانەوادەیەک پیشان دەدات لە کۆمەلگەدا کەواتە دەتوانین بڵین خێزانێکی توندوتیژ خێزانێک کە مەسەرەن بەردەوام توندوتیژی بەرامبەر بە منداڵەکانیان ئەنجام بدەن منداڵێکی ناتەندروست منداڵێکی توندوتیژ پێشکەش بە کۆمەلگا بکەن بێگومان خێزانی توندوتیژ منداڵی توندوتیژ بەرهەمدێنێ ئەو کاتێک کە منداڵە بەڵام کە گەورە بوو ئەو منداڵات دەکرێت ڕەفتاری تەواو بگۆڕێ بچێتە ناو خەڵەوەی بچێتە قوتابخانە بچێتە زانکۆ لە شوێنێک ئیشکا ئەو منداڵە هاروهاتە نەمێنێت کە سەردەمە ڕۆژێک لە ڕۆژان باوکو دایکی بە شێوەیەکی توندوتیژ ڕەفتاریان کردووە لەگەڵی برا گەورەکانی خۆشەکانی بەڵام زاری وایە ژینگەکەت ناتەندروستە ژینگەی پەروەردەکردنی منداڵ بۆ نمونە ئەو ئافرەتانەی کە لە زیندانن لە بەندیخانەن هەر هۆیەک بیلەوێن زاری وایە منداڵیان هەیە منداڵەکانیشان حکومەت ڕێپێداون کە لە زیندان بژین زاری وایە من بینیمە ئافرەتە بۆ یەک دوو یا دوسێ منداڵی لەگەڵ بوو لە ناو زیندان کەوێ ژینگەیەکی ناتەندروستە لەبەرەوەی ژینگەی زیندان ئێوە دەزانن چۆنە ئیتر لەوێ توندوتیژی هەیە هاوارکردن هەیە زاری وا هەیە لەوانێ ئازاری ڕۆحی یاخود قسە پێوتن هەبی یاخود هەر چێکەبی ئەوە لەوێەوە ئیترەوە لە 1 ساڵی 2 ساڵی تا 5 ساڵی 10 ساڵی ئەو لەوێ گەورە دەبی لەو ژینگە ناتەندروستەی پەروەردەیەکی وا چاوەڕێی ناکە کە دەردەچی لە زیندان یاخود گەدەکاتە تەمەنێک حکومەت دەرێ با بچێتە دەرەوەی زیندان ئەو کاتە ئاسان نییە ڕاستکردنەوەی ڕەفتاری ئەو منداڵە یاخود ئەو منداڵانی کە لە شاری مۆسڵ و ئەمبار و سەلاحەدین و ئەو شوێنانی کە یاخود لە سووریا لە باکووری سووریا کە داعش سەرپەرشتی یاخود لەژێر دەسەڵاتی داعش بوون ئەو ماوەیە بەتەکید هەموو کوشتون و کوشتارگەری و سەربڕین و ڕەمیکردن و لێدان لە خەڵکو و ئازاردان و ترس و تۆقاندنە وای کردیە کۆمەڵک منداڵ یاخود کۆمەڵک هەرزەکاری توندوتیژ و دڕق و چاونەترس و یاخود نازم چۆن ناوی بنێم ئەوانە دروست بن لەوێ کە بە شێوەیەک لە شێوەکان کاتێکی زۆرمان پێویستە تاکو بتوانین ڕەفتاریان ڕاستکەینەوە یاخود ڕاستە بکرێن پەروەردە بکرێن ڕێنمایی باش بکرێن بەتاکید ئەوانە ئەگەر بەردەوام بن لەسەریان وازێن لێ بینین ئەو منداڵانە لە کاتێکدا کە لە قوتابخانەش دوور دکەوتنەوە لە خوێندنیش دوور بوون هەموو ئەو شتە تۆقینەر و هەموو فێرکردنی سیلاح و قومبەلە و نازانم چی و کۆمەڵک شت ڕاهێنانیان پێکرا بوو ئەوە ژینگەیەکی زۆر ناتەندروستە بۆ پەروەردەکردنی منداڵ ئەو منداڵە ئەو هەرزەکارە کاتێکی زۆری پێویستە تاوەکو بێتەوە سەر ئەوەی زارانی خۆی قەناعەتی باش نوێکاری و گۆڕانکاری و شتی ئێستا هەبی زۆر باشە مامۆستا یاسر بەڕاستان خو مامۆستایەکی زانکۆ و هاوکات وەکو کۆمەڵناسێکیش دەبێ بزانم سەبارەت بۆی هەندێک کات دەبین کە لە تۆڕ کۆمەڵاتیەکاندا گرتەی ڤیدیۆی بڵاو دەکرێتەوە گرتەی ڤیدیۆی توندوتیژی خێزانی باوک بەرامبەر منداڵ بێ یاخود دایک بەرامبەر منداڵ بێ یاخود ئەوەی کە پێی دەوترێت زڕدایک بەرامبەر بە منداڵ و زڕباوک بەرامبەر بە منداڵ ئەنجامی دەدات و دواتر کە لە تۆڕ کۆمەڵاتیەکاندا بڵاو دەکرێتەوە هەندێک کات بۆعدێک دروست دەبێت لەوێ پێی دەوترێت یاخود ئەو کەسە دەڵێن ژێر فشارێکی دەرونیە یاخود باری دەرونی ناجێگیرە کەواتە ئەمە هیچ ئەتوانین بڵێ ئەمە هیچ پاساوێک کە بۆی کە ئەو کەسان بتوان بەردەوام لەسەر توندوتیژیەکانی و دەبێ بزانم بڵاوکردنەوەی ئەو جۆرە گرتە ڤیدیۆیان تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەڵگا تا چەند کاریگەری دەبێت لەسەر خودی ئەو منداڵە بۆ پاشە ڕۆژی بەحقیقەت ئەو گرتە ڤیدیۆیانە کە دزە دەکرا لێرە و لەوێ لەم لەولا بە زۆرێک لە زۆرەکان ئەوەی کە بە شانازیەوە ڕێکۆردی دەکا ئەوەی کە بەدزی ڕێکۆردی کردووە ئەوەی کە دزە دەکا لە ڕێگەی کامێرەکانی چاودێری هەرێک لەوانە بەهەر شێوەیەک بیت سیناریۆ بیت حقت بی بە هەموو حاڵەتەکان سیرکردنی باش نییە بۆ منداڵی تەمەن خوار 18 ساڵ و تاکید لەبەرەوەی منداڵ حەزی بە چاولێکەریە حەزی بە لاساییکردنەوەیە هەر چێک بیتن هەر ڕەفتارێک بیتن گەورەکان بیکەن لاسایی دەکاتەوە تەنانەت ئەگەر منداڵش ئەنجامی بدا لاسایی دەکاتەوە زاری وا هەیە حەزی بە تاقیکردنەوەیشتی تازەیە حەزی بە لاساییکردنەوەیە دزەکردنی ئەو گرتە ڤیدیۆیانە باش نییە دانانی فلتەر لە من زۆر دەرباسی ئەوە دەکەم لە زانکۆش بە قوتابیان دەڵێن فلتەر لەسەر لە سیتینگ لە
بەڕامزی ئایپاد یاخود لەسەر لە یوتیوب کە تۆ دەتەوێت ئەکاونت یاخود ئەکاونتێک بۆ منداڵەکە دابنی لە جیمەیل دەتوانی فلتەر لەسەر ئەوەکە دابنی کە بە شێوەیەک بی خوارد تەمەن 10 ساڵ یا 11 ساڵیان ئەوە تۆ پێ دەڵێتن چەند تەمەنی چەند سەری ئەو ڤیدیۆیانە بکانی تەمەنەکە دیاری دەکات. باش کاگەس دیارە مەبەستی پرسیارەکەی من ئەوە بوو ئایا ناجێگیری باری دەرونی هۆکارە بۆی کە ئەو کەسانە زیاتر بەرداوام لەسەر ئەنجامدانی تونند و تیژەکانیەوە ئەو جۆر تونند و تیژیان تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەسایەتی ئەو منداڵە لە پاشە ڕۆژە. دیارە مەبەستی پرسیارەکەی منەوە بوو. بەتاکید ناجێگیری بارەرونی وا دەکات هۆکارێک بۆ تونند و تیژی وەکە مە دەزانین بەڵام ئەوە پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە ئیسلاح هەیە پێویستی بە دوواداچوون هەیە دەبێت توێژەرانی کۆمەڵایەتی توێژەرانی دەرونی ئەوانی پسپۆڕی کاری کۆمەڵایەتین دەبوو ڕێنانی ئەرچی خوان هەستن حکوومەت پاڵپشت بی هاوکاربی لەو مەسەلەیە تا ئێستا نەتوانراوە سوود لە ئەو هەموو دەرچوانی زانکۆ وەرگرێت لە بەشی کۆمەڵناسی و دەروونناسی و ڕێنمایی پەروەردەی دەرونی و کاری کۆمەڵایەتی کە ساڵانە سەدان دەرچوی زانکۆمان هەیە مناڵێم حکوومەتدایان مەزرێنی بەڵام بەلایانی کەم بتوانن مؤسسەیەکە بی کۆیان کاتەوە کۆمەڵەیەکە بی ڕێکخراوێکە بی نزیک بن لە خێزانەکان دەوریان هەبی ئەگەر شتێکی پاداشتێکی بچووکیشان بدرێتی هاوکارێکی زۆر بچووک بکرێن گەنجی خۆبەخش و بەتوانامان زۆر هەیە کۆمەڵە کوڕ کچێکی چاکەیە لە هەولێر و سلێمانی دووهۆک دەتوانن ڕۆڵ ببینن لە هۆشارکردنەوەی خەڵک ئەندامانی خێزان تەنانەت ئەگەر بە شێوەی تاکیش نتوانن بە شێوەی تیم دەتوانن دەرچن بەسەر ماڵەکان بەسەر خێزانەکان بەسەر گەڕەکەکان لە مؤسسەکان لە تەنانەت لەو شوێنانی کە منداڵی لێ لە چاکسازی مناڵێم نییە هەیە بەڵام ناتوانن ڕۆڵی خۆیان ببینن یاخود ڕیان پێ نەدراوە ڕیان پێ نیشان نەدراوە ناچار دوای تەواوبوونی زانکۆ بنا دەبنە بەر ئیشی تر و کاری تر و پیشەی تر باش کەواتە ئەگەر باسێکیش لەوە بکەین کە ئەو منداڵانە تونند و تیژیان بەرامبەر ئەنجامراوە و دواتر وێنەکانیان یاخۆت گرتە ڤیدیۆکان لە چۆڕ کۆمەڵاتیەکاندا بڵاو کراوەتەوە جگەلەوەی کە دیارە باس لەوە دەکرێت جگەلەوەی کە تونند و تیژی خێزانی جگەلەوەی کە تونند و تیژی جەستەیی تونند و تیژی دەرونی و هەندێک کات تونند و تیژی سێکسیش بەرامبەر بە منداڵان ئەنجام درراوە لە نێو یاخود لە چوارچێوی خێزانیدا بەڵام ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەسایەتی ئەو منداڵە بۆ ئایندە و بۆ کۆمەڵگا کاتە پێویستە چۆن مامەڵە لەگەڵم جۆرە کەسانەدا بکرێت. هەر منداڵێک بە جۆرێک لە جۆرەکان ئازاردرا لە تەمەنی چی جاری کرا و لە خوار 18 ساڵ یاخود لە خوار 10 ساڵ ئەگەر توندێکی سێکسی بوو دەرونی بوو جەستەیی بوو هەر کامیان بوو کاریگەری نەرێنی زۆر خراپی هەیە بەسەر ئەو منداڵە پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بۆ هەیە ئەو عیبەی کە هەیەی مەسەلەن بەتایبەت مەسەلەی توندوتیژی سێکسی یاخود دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان کە تا ڕادەیەک دیاردەچی باوە ئەگەر بە دزیش بیتن بەڵام بوونی هەیە لێرە و لەوێ ئەوەش دیسان هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ بێ ئاگایی و ناخۆشیاری داکواوکان بەتایبەت لە میێوانداری و سەردان و چونە شوێن و ئەوانە زۆرجار منداڵەکانیان جێ دێڵن لای خەڵکێک یاخود لە ماڵێک لە شوێنێک لە ئەوەیەک یاخود منداڵەکان دەردەچن بۆ دەرەوە دایک باوک نازانی منداڵی چێوە دەچی ئاگای لێ نییە لێ ناپرستەوە تووشی توندوتیژی دەبی تووشی دەستدرێژی دەبی زۆرجار ئەو شتەکە لای ئەو دروست بوو کە ڕوویدا دوای ئەوەی چارەسەرکردنی قورسە ینی چارەسەرکردنی ئاسان نییە زاری وایە دایک باوکان هۆشیار نین لە چارەسەرکردنی شتەکان ئیشەکە گەورەتر دەکەنەوە زەقی دەکەنەوە بەتایبەتی بەداخەوە بەرامبەر ڕەگەزی مێینە یاخود حتا بۆ ڕەگەزی نێرنێش هەمان شتە بەس بۆ مێینە دووجار زەحمەتترە لەبەرەوەی تۆ کە دایک باوکێکی هۆشیار پێویستە شتەکان بکاتەوە بە شێوەیەک باسی لێ بکە بە شێوەیەک چارەسەری بکە کەمترین خەڵک بیزانی و سوشال میدیاش پێی نەکات بە ئاسانی بڵاو بێتەوە دەنگداتەوە لەبەرەوەی لەکەیەکی کۆمەڵایەتی یاخود دەرونی بەسەر ئەو خانەوادیە دروست دەکاتن بەسەر ئەو کچە بەسەر ئەو کوڕا هەرچی دەستدرێژیە هەرچی توندوتیژیە بە هەمان شێوە مەسەلەی دەرونیەکەش هەروایە ئەو منداڵە کە ساڵانێکی دەوێت تاوەکو بێتەوە سەر خۆی تا دەگاتە تەمەنی هەرزەکاری تا دەگاتە تەمەنی گەنجی ساڵانێکی پێویستە بۆی کەسایەتێکی جوان ڕێک باش بەهێز دروست بی بە پاڵپشتی گەورەکان بتەکیت ئەگەر گەورەکان ڕۆڵ سەرچان هەبی لەو مەسەلەیە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی ڕۆڵی هەبی بەداخەوە وەک باسم کرد نەکرایە تا ئێستا بینرێت زۆر باشە کەواتە با باسێک لە ژینگەیەکی تەندروست بکەین بۆی کە هەم منداڵی تەندروست هەم خێزانێکی تەندروست بەرهەم بێنێت پێویستە چۆن ئەو ژینگە تەندروستە دروست بکرێت و ئەرکی کێیە؟
ژینگەی تەندروست پێشەمە شتێک بریتە لە شوێنی نیشتە جێبوونی ئەو کەسە ئەو منداڵە ئەو خێزانە ئەو خانەوادەیە گەڕەکەکەی شارەکەی ناوچەکەی گوندە شارە دەشتە لادەیە هەرچی ناوی دەنی تەنانەت لە ناو جوگرافیایی دابەشبوونی دانیشتوانی شار ئێوە دەزانن هەندێک گەڕک بەراورد لەگە هەندێک گەڕکی تر شێوەنی ژینگەیەکی تەندروسترە بۆ منداڵ یاخود بۆ پەروەردەکردنی منداڵ بەحەقەت ئەندامانی خێزان ڕۆڵیان هەیە لە هەڵبژاردننی ئەو شوێنە یاخود لە ژیانکردن لەو شوێنە دەتوانن ئەگەر جاری وا هەیە هەست دەکەن زۆر جار هەروە ڕوویدایە هەروایە خۆی خانەوادەکە هەست دەکات ئەو گەڕەکە ئەو شوێنێک ئەوان نیشتە جێن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان تەندروست نییە ناچار پنا دەبەنە بەر گواستنەوەیان بۆ گەڕێکی تر بۆ شوێنێکی تر کاتێک کوڕکچەکانیان تەمەنێک دەگرن تەمەنی 8 ساڵی هەست دەکەن کە تەواو ئەوان ناتوانن کۆنتترۆلی منداڵەکانیان بکەن بەهۆی منداڵی دەرودراوسێ بەهۆی منداڵی جیران ئی گەڕات ئی قوتابخانە ئەو زۆر ڕوویدایە باوکان دەتوانن ئەو ڕێگایە بەکاربینن دەچن لە ژینگەیەکی تەندروست ژیان دەکەن بەڵام تەنها ژینگەیەکی تەندروست بەس نییە بۆ شیانکردن ئەندامانی خێزانیش ڕۆلیان هەیە لەوە ینی مانای ئەوە نیە ئەوانی لە گەڕەکە ئەو خانەکانیان زۆر بە بەهای و بە نرخە و گەڕەکەکانیان زۆر خۆشە و سەوزایی زۆرتیایە و باڵەخانی جوانی تایە مانای ئەوە نیە منداڵەکانیان پەرۆدەی پەرفێکت و زۆر باش دەکرێن کاتە مامۆستاسر دەمێ بزانم پێویستە مامەڵی خێزانەکان چۆن بێت بەچ خێزانێک دەوترە خێزانێکی تەندروست ئەوە خێزانەکان چۆن وە مامەڵە بکەن کە منداڵەکانیان ڕوبەڕووی تۆندوتیژی نەبدەوە و منداڵ هەست بەوە نەکات کە لە ماڵەوەیاندا تۆندوتیژی بەرامبەر ئەنجام دەدرێت. خێزانی تەندروست پێویستی بە دایک و باوکی تەندروستیە لە کاتێکدا ئەگەر دایک باوک بوونیان هەبوو یا مابوون لە ژیان یان یەکێکیان مابوون ئەگەر یەکێکیان یان هەردووچیان نەمابوون ئەو منداڵە لە هەر ژینگەیەک پەروەردە بکرێت لە ژینگەیەکی خێزانی تر ئەگەر زڕباوکە زردایکە داپیرێ و باپیرەیە مام و خاڵە پورە لە هەرێکێکیان پەروەردە بکرێت دیسان پێویستی بە ئەوە هەیە گەورەکان ڕۆشنبیر بن لەگەڵ جاری وا هەیە پێویستی بۆ هەیە خوشک و برای لە خۆی گەورەتری هەبی بەڵام ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیری و ڕۆشن فکریان تێدا هەبیتن بە شێوەیەکە ڕەچاوی بارودۆخی تایبەتی ئەو منداڵانە بکەن ڕەچاوی پەروەردەیان بکەن ینی بە دوواداچوونیان بۆ بکەن لیان بپرسنەوە ئاگیان لێبی چاودێری بکەن من ناڵێم ژانی لێ بکەنە زیندان و ناڵێم لێ بکەنە دۆزەخ زەحمەت بکەن لە پێشی شتەکان بەڵام مانای ئەوە نییە پشتگوێ بخرێن ئیهمال بکرێن لەبەرەوەی هەر ئەوانن گەورە دەبن و دەبنەوەی داهاتووی ئەو وڵاتە و نەوەی نوێی ئەو وڵاتە و پەروەردەی دەستی خەڵک تەنانەت ئەوە بەس لە خێزانەکان پێویستە لە ئەوش ڕۆڵی مامۆستا لە قوتابخانە بەتاکید ئەوە هیچ لە خێزان کەمتر نییە مامۆستا دەتوانانی ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤ ببینی لەو مەسلەیە من زۆر جار لە زانکۆش باز دەکەم بۆ قوتابیانی کۆلیژی پەروەردە و ئاداب دەڵێم ئێوەی مامۆستایان لی داهاتوو دەتوانن ڕۆڵتان هەبی لە خوشارکردنەوەی کوڕکچەکان لە گەنجەکان منداڵەکان هەر لە قوتابخانەی سەرەتایی و بنەڕەتی تا ناوەندی و ئامادەیی پێشەوەی بێنە زانکۆ شەرط نییە تەنها مامۆستا دەرس بە قوتابی بڵێ و دەرەجە و ئیمتیحان و لێپرسینەوە لەسەر شتانە بی پێویستە هەموو مامۆستایەک وەکو ئەرکەشی پیرۆزی وەکو لایەنێکی ویژدانی لایەنێکی دینی لایەنێکی ئەخلاقی پیرۆزی جوانی مامۆستا ئەوەیە خۆشارکردنەوەی کوڕکچەکانە لە تەمەنێکی دیاریکراوە کە تەمەنی قۆناغی سەرەتایی قۆناغی ناوەندی ئامادەیی بە بەرامبەر لەوەش دایک و باوکان لەلایەک مامۆستایان لەلایەک ئیتر خەڵک بەگشتی بتوانێت ژینگەیەکی باش و پێویست وە گونجاو و سەلامەت بۆ کوڕکچەکان دابی بکە لە ڕووی خوشارکردنەوە و تێگەیشتن و تێگەیاندنیان لە شتەکان بە شێوەی جوان و ڕوون و ئاشکرا بە گفتوگۆی زانستی. باش مامۆستاسردارە هەندێک کات باس لەوە دەکرێت کە ئەگەر بێت و کەسێک لە منداڵیدا لەلایەن باوکیەوە خو لەلایەن دایکەوە تۆندوتیژی بەرامبەر ئەنجام درابێ لە سەردەمی گەورەیە خو لە زەمەنی گەورە بوونیدا بە هەمان شێوە ئەویش ڕەفتار دەکاتەوە چ بەرامبەر بە منداڵەکانی خۆی یا چ بەرامبەر بە کەسانی چواردەوری و خودی دایک و باوکیشی لە کاتێکدا کە ئەوان تەمەنیان دەچێتە سەرەوە یاخود بەرەو بە ساڵات چوون دەچن ئەمە تا چەندێک ڕاستە ئەمە تا چەندێک دروستە لە زانستی کۆمەڵناسیدا. بەڵێ ئێمە دیمانە ڕێک ئەوها دەرچووە و دیمانە پێچوانەکەی دەرچوان هەبووە بە منداڵی زۆر هاروهاچ و سەرڕۆ بووە بەڵام کە گەورە بووە کەسێکی زۆر هێمن و لەسەر خۆ و ئاسایی دەرچووە هیچ ئاسەواری و یاخود هیچ پێوەی دیارنی کە کەسێکە زۆر توندوتیژ بیا ڕفتاری توندوتیژی بکە لە کاتێکدا بە منداڵی زۆر وا ناوی دەکرد بوو کە کەسێکی زۆر سەرڕۆ و هاروهاچە
پێچوانەکەش ڕاستە من دیمانە لە منداڵیەوە بێدەنگ و کوڕ بۆ لە گەورە بووە لە تەمەنێک پێچوانی ئەوە دەرچوە تەواو پێچوانی ئەو دەرچووە کەسێکی هەرۆ هەست و سەر ڕۆ و شەڕانگێز دەرچووە ناتوانانی بنایی بنی کە ئەوە قەدی پێوە دەگری طبعی ئیجتیماعی پێوە دەگری لە تەمەنێکی دیاریکراوە بەڵام ئاسەواری یاخود کاریگەری نەخپوشەکانی سەردەمی منداڵی هەرزەکاری پێوەی دیار دەبی لە سەردەمی گەنجی یاخود کە دەچێتە تەمەنەوە زۆرێک لە ڕق و چینە لە لایانی دەرونی دروست دەبی کە گەورەکان پێشتر ئەنجامیان داوە بەرامبەری گەورەکان چێن دایک و باوکە برخۆشک و برای گەورن مام و خاڵەکانن مامۆستان لە قوتابخانە هەر کەسێک کە گەورەترە لە خۆی هەر ڕفتارێکی تند و تیژ و هەر قسەیەکی ناخۆش و هەر کردارێک بەرامبەری ئەنجام درابێ زۆرێک لە ڕقی یاخود لە بغز لە ژوورەوە دروست دەبی بێگومان هیچ بە دوور نازانم یعنی ڕۆژێک لە ڕۆژان بەرامبەر ئەولادی خۆی بەرامبەر منداڵی خۆی بەرامبەر لە خۆی بچووکتر هەمان شت دووبارە بکاتەوە ئەنجامی داتەوە لە کاتێکدا لە سەردەمی خۆی دەسەڵاتی ئەوی نەبووە بەڵام لە ئێستادا لەوانەیە دەسەڵاتی ئەوەی هەبی بەسەر شتەکان زاڵبی دوای 10 ساڵی تر دوای 15 ساڵی تر 20 ساڵی تر هەمان ئەو ڕفتارە یاخود بە ناشرینتر لەو ڕفتارە شتێک ئەنجامدا بەرامبەر ئەوانەی لە خۆی بچووکترنیان بەرامبەر منداڵەکان بەڵێ سواس بە بەڕێز مامۆستا یاسر بەرزنجی مامۆستای زانکۆ و هەروەها کۆمەڵ سپاسەخۆ لە بەردەمەی بەیانی باش کوردستان لەگەڵ